کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنمەیەکی تر کە بە شێوەی ڕاستەوخۆ بڵاو بێتەوە. ئەم بەرنمەیە چونکی شێوەی بڵاوکردنەوەکەی ڕاستەوخۆیە، ئێمە بڕیارماندا لە تلویزیۆنی کۆمەڵە کە ناوی ڕاوێژی بۆ هەڵبژێرین. لەوە بۆلاوە بەرنامەی ڕۆژانی جومعە کە ڕاستەوخۆ بڵاوە بێتەوە بە ناوی بەرنامەی ڕاوێژ پێشکەش بە ئێوەی خۆشەویستەکرێت. ئەوڕۆ هەینی 9 مانگی ڕەزبەری 1400 هەتاوی بەرامبەر بە 1 ئۆکتۆبری 2021 زاینیە. سەرەتا باسێکمانە بێ سەبارەت بەو ئاڵوەرانەی وا ئێستا لە تلویزیۆنی کۆمەڵە ڕوویداوە و زۆر خۆشحاڵە بین ئێوە ئازیزیش لە ڕێگەی ژمارە تەلێفۆنی 0046 70 21 64 61 67 64 پەیوەندیمان پێوە بگرن. ژمارەی تەلێفۆنەکە لە ژێر شاشەی تلویزیۆنەکەەوە پێشکەش بێ ئەوەی ئازی دەکرێت کە ئەتوان لەو ڕێگەوە پەیوەندیمان پێ بکەن. زۆرم پێخۆشە بزانم ئایا چۆنیەتی بەرنمەکان بۆ ئێوە بە شێوەیە کە ئایا باش بڵاوە بێتەوە، کەیفێتەکەی چۆنە، نەقس و ئیرادەکانی پێمان خۆشە ئەوڕۆ بیبیستین لە زوانی خۆتانەوە، زەنگ لێ بدەن و هەم ئەتوانن ڕاستەوخۆ بۆ خۆتان بێنە سەرخەت و قسە بکەن یاکو پەیام بنێرن، حتمما پەیامەکانتان ئەخوێنرێتەوە. ئەگەر مەجال بێت چەند بڕگەی تریشم داناوە لەسەری قسە بکەم. مەسەلەیەکی هەیە لە رابطە لەگەڵ هەڕەشەی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی هەڵسوڕا و لە کوردستان و چۆنیەتی بەرەنگاربوونەوە بەرامبەر بەم سیاسەتەی ڕژیم. دوای ئەوە باسێکە بێ سەبارەت بە ئەم گرژی و ئاڵۆزیانەوە لە بینی ئێران و ئازەربایجانە ڕوویداوە و ئەوە ئەگەر فریا بکەین لەسەر ئەو دوو باسێش قساکەین. تلویزیۆنی کۆمەڵە بەڕاستی ماوەیەک ئێمە بە بۆنەی ئەوەی کاتمان کەم بوو نەمانەتوانی بۆ جۆرەوە شایانی بێت لە خزمەت ئێوەی ئازیزا بین. ئێمە لەگەڵ ئەحزاب و جەرایاناتی چەپ مدەتێکی توولانی تلویزیۆنێکی هاوبەشمان بوو، بەڵام هەم جاری وا بوو کاتی زستان و کاتی هاوین کە هات ئەو سەعاتانە بەڕاستی بۆ ئێمە وەها بوو کە زۆرێک لە بینەران پەیوەندی پێوە کردینە یاوت کە بەرنمەکان نابینین، فریا ناکەوین، ئەگەرەکرێ بیگۆڕین، بەڵام چونکی ئێمە لەگەڵ ئەوان هەوکاریەکمان بوو و گرێبەسێکمان بوو پێکەوە نەمانەتوانی بۆ جۆرەوە شایانی بێت لە خزمەت ئێوە ئازیزا بین. بەم بۆنەوە ئێمە پەیوەندیمان بەوانەوە کرد و وتمان کە ئێمە هەر دیسان نەمانەوێ پێکەوە لە تلویزیۆنێکی هەوبەشیشا هاوکاری بکەین، بەڵام بۆ خۆمان نەمانەوێت تلویزیۆنێکی 24 ساعاتە لێ بدەین کە بتوانین کاتێکی زیاترمان بەدەستەوە بێ بۆ پێشکەشکردنی بەرنامەکان و بتوانین ئەو کاتانەی وا بەشێکی زۆر لە خەڵک یا لەسەر کارن یا ئێستا نەهاتوونەتەوە بۆ ماڵەوە بتوان دەستڕەسیان بە بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵە بێ. دەستپێکی بەرنامەکانی 24 ساعاتەی تلویزیۆنی کۆمەڵە لە ئەمڕۆ دەستی پێ کردووە. تەبعەن ئەمە زۆر بەهۆیەوە یەک گۆڕانکاریەکی بنەڕەتیە، ئەم گۆڕانکاریە بە شێوەی HD چووەتە بەرەوە و معنایەوەیە کە کەیفیەت و کوالیتەی بەرنامەکان جوانترە بە شەرتە تلویزیۆنەکەی ئەو کەسەوا تلویزیۆنەکەی هەیە ئەو یا ئەوەی وە پێڵەن بە فارسی پێڵەن گیرەندەکەی هەیە، تلویزیۆنەکەی لە ماڵەهۆی تلویزیۆنەکەش بۆ خۆی HD بێت، تەبعەن ئەو بەرنامە ئەتوانێت زۆر باش وەربگیرێت. معنایەوەیە کە ئێمە هەوڵە دەین کە لە داهاتووە بەرنامەهای جۆراجۆری زیاتر پێشکەش بێ ئەوەی ئازیز بکەین، بەڵام ئەمە تۆزێ کاتی ئەوێت و تەبعەن ئێمەش زۆر
ئاواتەخوازین کە ئێوەش بتوانین یارمەتیمان بدەن. پێمان خۆشە کە ئێوە بە شێوەی فیلم هەر لە تەلەفۆنە دەستیەکانتانەوە توانن فیلمی ڕووداوەکان، فیلمی ئەو شتانەوە ئێستا لە کوردستانە لە ئارادایە، جا ئێستا ئەترازاتی کرێکاریە، ئەترازاتی سەرجادەیە، مانگرتنە، یاکو هەر شتێکی تر، هەر ڕووداوێکە بەنەوەیەک ئەتوانێ ببێ بە هەواڵێک بۆ خەڵکی تر لە شوێنەکانی تری دنیا و بتوانێت دەنگدانەوەی ببێت و بتوانێت تەئسیری ببێت و بتوانێت بەنەوەیەک کۆماری ئیسلامی محکوم بکایە شرایەتی ئێستەی هەڵسوکۆتی کۆماری ئیسلامی لەگە خەڵکا پیشامدا بەدەستی ئێمە بگەێنن لە تەریق لە ڕێگەی هەرو ژمارە تەلەفۆنەوە کە ئێستا لە خوار شاشەکەەوە ئەیبینن و بەدەستی ئەمە بگەێن ئەمە حتمما لە بەرنمەکانە بەپێی مەوزوعەکەی حتمما ئیگوازینەوە و ئێوەی شەتوانن لەو ڕێگەوە هاوکاریمان بکەن. ئەمە ڕێگەیەکی کەوەیە کە بەشێکی زۆر لە گەنجان و خەڵک کە بەڕاستی خوێندوویانە یاکو ئاموزشیان دیوە یاکو لەم بوارەوە زۆر زانان ئەتوانن بە تەهیەی فیلم بتوانن بە شێوەهای جۆرواجۆر وەکو دکمنت بێ وەکو فیلمی کە هەر شتێک ببێت کە بتوانێت لە ماوەی زیاتر لە چارەکێک هەتاکو نیو سەعات بێ بۆ دەستی ئێمەی بگەیانن پێویست ناکات حتمما وەها بێت کە مەسەلەن ژیانی ئێوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بخاتە خەتەرەوە، بەڵام ڕێگەی ناردنەکانیشی هەیە بۆ خۆشتان دەزانن کە ئەکرێ بە شێوەی جۆراجۆر بینێرن بۆ ئێمە حتمما لەم بابەتەوە لە داهاتووە ئیمەیلێک پێشکەش بێەوەکەین کە ئەتوانن بەو شێوەیە بە ئیمەیل ویا هەر لە تەریقی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە کە ئێستا لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکە ئاڕوات لە ئینستاگرام و ویا تەلێگرام بەدەستی ئەمە بگەێنین ئێمە ئەتوانێت بەرنمەکانی تەلەڤیزیۆن زیاتر پڕبار بکات، ئەتوانێت بەرنمەکانی تەلەڤیزیۆن ئاڵوگۆڕێکی تایبەتی بەدەست بێنێت. تەلەڤیزیۆنی ئێمە نەک هەر تەلەڤیزیۆن لە کاتی پێکێنانی هەوڵدان بۆ گەیاندنی ڕاگەیاندن و هەواڵ بەدەستیەوە چ ئەو کاتێوە کاتی خۆی ئەگەرەوانەوە تەمەنیان لە بیریان بێت بە شێوەی خەبەرنامە هەواڵەکان بەدەست خەڵکەگەی. دواتر رادیۆ کۆمەڵە دامەدرا، رادیۆ کۆمەڵە سەرڕایەوە کە کۆماری ئیسلامی هەوڵی ئەداکە بە شێوەی پارازیت نێڵێ ئێوەی ئازیز گوێگری بەرنمەکانی بن، بەڵام ئێمە زۆر چاک لە بیرمانە جاری وا بوو دوودانە رادیۆتاندانا، جاری وا بوو دانیشتبوون مرەتەب مەوجەکانیتان نەگۆڕی، هەموو شتێکتان نەکرد بۆ بتوانن دەنگی ئێمە ببیسین و ئێمەش ببینە میوانی ماڵتان. ئێستا بەهۆی تەکنۆلۆژی و بەهۆی پەرەسەندنی تەکنۆلۆژی و دەستڕەسی هەموو کەس بە تەلەڤیزیۆن و بە تەلەیفۆن و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تەبعەن ئێستا تەلەڤیزیۆن هەیە، ئێستا کۆمەڵە مێدیا نێتوەرک هەیە، ئێوە توانن لەو ڕێگەوە بەشێکی زۆر لە بەرنمەکانی تەلەڤیزیۆن ببینن و دیسان بەم شێوەیە ئەمە ئەبینە ماڵتان، ئەتوانین لە باخەڵتان نابین، ئەتوانین لەسەر دڵتان بین، ئەتوانین چرکەی دڵتان هەناسەتان ببیسین و ئەوە بەڕاستی ژیانمان پێدا. چ ئەو کاتە کە خەبەرنامە بووە دواتر رادیۆ بووە تاوەکو ئێستا ئێمە نەمانتوانیوە هیچ کاتیش ناتوانین بەبێ یارمەتی ئێوە بەبێ پشتیوانی ئێوە بەردەوام بین لەسەر پێشکەشکردنی بەرنمەکانمان. هەر بەو بۆنەوە داواتان لێ یەکەین لەم هەروەک جاران یارمەتیمان بدەن، پەیوەندیمان پێوە بکەن، کەم و کوڕەکانمان بۆ باسکەن. تەبعەن نەزانم زۆر جارەڵێن کاکە ئێمە وتمان بەڵام ئێوە بە قسەمان ناکەن، خۆشتان نەزانن ئێمە لە ئیمکاناتێکی ماڵی وەها گەورەمان هەیە وەکو بەشێکی زۆر لەو ڕاگەیاندنایە نەیوە ئێستا هەن وەکو چۆن بڵێن BBC و ئیران ئینتەرناسیۆناڵ و ڕوودا و زۆر شوێنی تر ئەوە ئیمکاناتێکی ماڵی گەورەی ئەوێ بۆ پێشکەشکردنی بەرنامە، بەڵام سەرڕای فشار و
شار و ئەرکێکی زۆر کە بەڕێوەبەرانی تلویزیۆن گرتویانەتە سەرشانیان ئێمە هەوڵمان داوە بەبێ پسانەوە بەرنمەکانی تلویزیۆن پێشکەش بە ئێوەی ئازیز بکەیت ئێوە داواکارین ئێوەش یارمەتیمان بدەن کە دێتە سەر بەرنامەی ڕاوێژ ئێمە بڕیارمان داوە هەم بەرنامەی ڕاوێژ و هەم بەرنامەی زیندوو یا بەرنامەی زیندە بە زوانی فارسی کە ڕۆژان یەکشەمە بڵاو بێتەوە ناویان بۆ دیاری بکەن لە داهاتوویشا بەشێکی تر لە بەرنامەکانی تریشمان وەکو بڵێن کۆمەڵەوە هەڵسوڕاوان ئاسۆی بەرابەری زۆر بەرنامەی تر هەوڵ دەدەین بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش بێ ئەوەی خۆشەویست بکەین کەلیمەی ڕاستەوخۆ شکلی بەرنمەکەیە هەر بۆ بوونە چۆن ئەو بەرنامانە ناوێکیان هێوە بە شێوەی ڕاستەوخۆ یا تکرار یا دووبارە بڵاوە بێتەوە تەبعەن بەرنامەی ڕۆژی جومعە و ڕۆژی یەکشەممەش هەر بەو شێوە بوو بۆیە ئەو ناوەمان بۆ هەڵبژاردە هیوادارین بەدڵی ئەوەش بوو بێت لەم بابەتەوە وتم زۆرم پێخۆشە کە پەیوەندیمان پێ بکەن بە ناردنی پەیام و دەنگ چۆنیەتی وەرگرتنی بەرنمەکان بە ئێمە بڵێن ئەوانەی ئەو ئازیزانەی وە هێشتا لە ڕێگەیەکی ترەوە ینی لە ڕێگەی ئینترنێتەوە بە شێوەی کۆن ئەتوانن بەرنمەکان چاو لێ بکەن ئەو بەرنامانە لەسەر ئەو بەشە لەسەر ئەو سروەرە ئێستا ماوە بەڵام هەر ڕێکلام بڵاوکاتەوە بۆ بەرنامی 24 ساعتە ینی بەرنمەکانی ئاسایی تلویزیۆن چراوەوە هاتوۆتە سەر ئەم سروەرەیەوە ئێستا ئێوە چاوی لەیەکەن و هیوادارم بەدڵتان بێت ئازیزان ئەگەر ئەو ماوە چاوتان لێ کرد بێت کۆماری ئیسلامی دیسان خەریکە قەیران دروستەکات کۆماری ئیسلامی بە قەیران ژیاوە و ئەم قەیرانانەیەوە کۆماری ئیسلامی تاالعانە لەگەڵی هاتووە لە شەڕی ئێران و عێراقەوە بگرا هەتاکو دەخاڵەتکردن لە وڵاتەکانی دراوسێ یاکو ناردنی هێز بۆ سووریە و بۆ لوبناان و یارمەتیدانی چەکی ئەو هێزە دواکەوتووە توندڕەوانەی کە لەم شوێنانەی دەوروبەر بوون ئەمە کۆماری ئیسلامی تا ئێستا هێشتوێتەوە زۆر جار بۆ ئەوەی کە وڵاتی ئیسلامی خەریکەکەوێتە ژێر خەتەری بێگانە ئێمە ئەبێ جارێ وڵاتەکەمان بپارێزین خەڵکیان خەڵەتان خەڵکیان بە کوشتا مناڵیان بە کلیلی بەدانی کلیلی بەهشت بردیان لە مەدانەکانی شەڕی ئێران و عێراق بە کوشتا کۆماری ئیسلامی ئێستا ئەوێ بە بەهانەی ئەوەی کە دەوڵەتی جەمهوری ئازەربایجان گۆمرکی دانابوو ینی لەوە دەستی پێکرد کێشەکە لەوە دەستی پێکرد جمهوری ئازەربایجان لەسەر ڕێگەی سنووری بینی ئێران و ئازەربایجان کە بەرەو ئەرمەنستانە چێ ئەو بەشەی لەوێ گومرکی دانابوو و گومرکەکە بینی ئەو جۆرەکە باسەکرێ بینی $100 بەراوەرداکرا بۆ هەر کامیۆنێکە هاتوچیە کرد چ ئەوە هاوردەیە کردیاوەوە ئەینارد هاتوچوەکان هەر جارێک هەر سەرێک $130 لە ڕانندەکانی کامیۆن ئەسند ئەمە بوو بەهۆیەوە کە کۆماری ئیسلامی بە بەهانەیەوەی کە ئیسرائیل یارمەتی جەمهوری ئازەربایجانە داوە ئیسرائیل لە پەنادەفی ئێران هەڵسوڕانی نظامی و عسکەری ببێت بەربووە کۆکردنەوەی هێز لەو سەر سنوورە و بەنەوەیەک خەریکە شەرایەتێکی جەنگی دروستەکات و دیسان بەنەوەیەکەوێ منداڵەکان و ڕۆڵەکانی ئەو وڵاتە بدا بە کوشت بیان کا بە گولەی دەمی تۆپی ئەو شەڕانەی کە بەڕاستی فقط بۆ زیندووبوونی خۆی خەریکە ئەیباتە پێشەوە کۆماری ئیسلامی لە توولی ژیانیا زۆر جار بەم شێوە کاری کرد یا ڕاستەوخۆ بۆ خۆی چۆتە ناو بەرەکانی شەڕەوە یاکو ناڕاستەوخۆ و کاری کردووە ئەگەر بۆ خۆشی لە شەڕی بەرامبەر لەگەڵ دوشمنان نەبووە هێزی ناردووە بەشێکی زۆر لە هێزەکانی کۆماری ئیسلامی لە سووریا لە ماوەی ئەو چەند ساڵا کە قەیرانی سووریە بووە کوژراون کۆماری ئیسلامی بەوەش ڕازی نەبووە بەشێکی زۆر لە
منداڵان و گەنجانی ئەفغانی بە ناوی فاتمیونی نرد بۆ ئەو بەشە لە سووریە و لەوێ بە کوشتیدان بەڕاستی. ئەمانە هەموو کێشەیەکە کە بەنەوع کۆماری ئیسلامی ئەوێکە ئەو ناڕزایەتیانەی وا لە ناو کۆمەلگایە بەمە سەرکوتی بکات، بەمە بێدەنگی بکە، بڵێ ئەوە لەسەر سنوورەکان خەریکە هێرشەکرێتە سەرمان، خەریکە وڵاتەکەمان کەوێتە بەر پەلامار ئیسرائیل و نازام دشمن و ئەمریکا و ئەو شتانی وا تا ئێستا بەکاری بردووە بێنێتە مەیان وە ئیحساساتی خەڵک بەرامبەر بە وڵاتی ئێران و پاراستنی وڵاتی ئێران هەڵخڕێنێت و دیسان دووریان بخاتەوە لەوەی وا ڕۆژانە پێویستیان پێیەتی، پێویستیان بەنانە، پێویستیان بەکارە، پێویستیان بە ژیانێکی ئاسوودەیە، پێویستیان بەوەیە کە بتوانن بەیانی ڕۆژ بزانن داهاتووی مناڵەکانیان چیان لێدێ، گەنجان بزانن بەیانی ڕۆژ چه ئاسوەیەک لە بەردەمیانایە، ئایا دوای ئەو هەموو خوێندن و تەحسێڵ و شەونخۆنی بۆ ئەوەی بچنە کلاسەکانی زانکۆ و سەرتریشەوە ببن بە کۆڵبەر یا ببن بە دەستفرۆش و یا دوکانێکدا ببن یاکو بێکار بن لە گۆشەی خیابانە بکەون بەشێکی هەرە زۆریان تووشی گیرۆدەی مەوادی هۆشبەرە بن و ئەمە کۆماری ئیسلامیەوێ ئەو دەنگە ببڕێت، ئێوە ئەو دەنگە بێدەنگکە ئەزانێ بە سەرکوت نەیتوانیوە، بە سەرکوتی هەڵسوراوان و بە سەرکوتی ناڕزایانی ناو کۆمەلگان نەیتوانیوە ئەو دەنگانە ببەسێ هەر تایە نەتایە دیسان دەستی پێکردوتۆ ئەمجار تونتر لە جاری پێش و خەریکە کۆماری ئیسلامی بەرەو ڕووخانە بات، بەڵام دیسانەوە خەریکە بەهانەیەکێنێتەوە، دیسان خەریکە باسی ئەوە کات کە ئەوە ئێمە ڕێگەی هاتوچوومان بۆ ئەرمەنستان بەسراوە یا خەریکن عوارزی گومرکیمان لێسێنن و ئەمە قابلی قبول نییە و بۆ بەهانەوە هێزێکی زۆری بەرەو ئەو سنوورە ڕەوانە کردووەوە تقریبان شرایەتێکی جەنگی پێکێناوەوە هەر کاکزانێت بوو بە شەڕێکی بەربڵاو کە بەداخەوە لە هەردوو لە ئەوە ڕۆڵەکانی ئەو وڵاتانن کە ئەبنە قوربانی. طبعا لەم بینێشە هێزەکانی ناوچێش تاسیریان هەیە لەسەرەوە چۆن هەڵس و کەوت بکەن لەگەڵ کۆماری ئیسلامی. تورکیە لەلایەکەوە ئەوێت بۆ خۆی پیشامدا کە ئەو هێزی سەرەکیە لە ناوچە و ئەوێت بەنەوعێک چ لە بەرامبەر عەرەبستانی سەعودی و چ لە بەرامبەر ئێرانە پیشان بدات کەەوە ئەوە کە ئەو هێزەیە کاتوانێت لە ناوچە لەسەری حساب بکرێت، ئەوە لەلایەکەوە تورکیەیە. لایەکی تریشەوە ئێرانیش هەم تووشی ئەوەش با بڵێن تورکیەش تووشی قەیرانێکی زۆرە. ئێستا قیمەتی لیر لە چاو چەند ساڵی تر بە دەقات بە 20 قات زیاتریش ئەرزشی لە دەستداوە، بێکارێکی هێزگار زۆر هەیە لە دەورانی کۆڕۆنا. ئێستش هێشتانیان توانیوە وەزعەتی کۆڕۆنایی لەو مەنتەقە مەهار بکەن و تورکیەش طبعا هەمان سیاسەتی گرتووە، کۆماری ئیسلامی گرتوێتی بە ناردنی هێز بۆ شوێنەکانی تر چ لە سووریە بێت چ لە یارمەتیدانی ئازەربایجان بێت لە شەڕی ئەرمەنستان و گرتنەوەی قەرەباخ و ئەو ناوە و چ لە بەقیە شوێنەکانی تر هێزی ناردووە. جاری وایە هێزەکانیشی ناردووتە شوێنێک سنووری ئەسڵەن لەگەڵیان نییە، بەڵام بەنەوع ئەوی شێوێ دەخاڵت بکە بەم نەوعە ئێویش هەر عینەن وەکو کۆماری ئیسلامی ئەوێ بڵێکە وڵاتەکەمان لە حاڵی شەڕایە و ئەلعانە ناکرێ باس لە داخوازیەکان بکرێ، باس لە حقوقی ئینسانی بکرێ، باس لە مافەکان بکرێ. ماف جێگای نیە وەختێ وڵاتەکەمان خەریکاکەوێتە بەرهێرش و شتی لەم بابەتەوە. طبعا ئەمانە هەمویان لە عینی حاڵاکە هاوبەش کارەکەن، زۆر جاریش پێکەوە خەریکی کاری مشتەرکن پێکەوە، بەڵام لە لایەکی تریشۆ ئەشیانەوێ لە قدرت مایی بکەن و هێزیان بەرامبەر بە یەکتر هەڵسەنگێنن کە بزانن کامیان هێزی زیاتریان هەیە. ئەمە ئەتوانێت ئەو تەسیرەیشی ببێت کە لەلایەن کۆماری لەلایەن حکوومەتەکانی وڵاتانی غەربیەوە
ئەو مەطلوبیەتە پێیاکەن لەسەریان حەسێب بکەن. طبعا وڵاتانی غەربی جیا لەوەی کە بەم شێوەیە خەریکن چاو لە وەزعیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەم بزانن کام هێز لەگەڵ یانە بێیان نابێت، بەڵام بەداخەوە ئەم ناوچە بووە بە بازارێکی گەورە بۆ فرۆشتنی سەلاحەکانی و ئەسلحە و کەرەسەی نظامی بە وڵاتەکان. لە ساڵی ڕابردووە لە ساڵی 2020 بەهۆی ئەوەیشەوە کۆڕۆناش بوو بەشێکی زۆر لە کارخانەکان و مراکزی کاری تعتیل بوون بە بۆنەی کۆرۆناوە، بەڵام زیاترین فرۆشی ئەسلحە ینی ئەسلحە لەلایەن ئەمریکاوە بەتایبەت ڕکۆردی شکان بۆ فرۆشتن، و ئەمە هەر بە ئەمریکا نەبووە، ئەوە ئینگلستان و ئەوە رووسیا خەریکە لە مسابقەیەکی تەسلیحاتیە لەگەڵ ئەمریکا، و هەر کامیان بەنەوەیان نەوێ هێزی خۆیان پەرە پێ بدەن و ئەو وڵاتانە بخەنە ژێڕەکیفی خۆیان. ئەگەر وڵاتێکی وەکو رووسیا خەریکە ئەسلحەهای پێشڕەفتە ئەفرۆشتێ بە تورکیا، ئەو ئەسلحانە احتیاجی بە تعمیرە، احتیاجی بە وەسایلی یەدەکی و ئەمانە هەیە، بەنەوعی دیسان وابەستگیەک بە وجودێنێ و ئەمانە خەنە ژێر ڕکێفی خۆیانەوە، و هەروەها بەو شەوە ئەمریکاشەوەی کردووە بە عەرەبستانی سەعودی و بەقی وڵاتەکانی تریش. طبعا ئەمانە هەوڵیان داوەکە لەم پێشبڕکەیە کە لەگەڵ یەکایکەن هێزی خۆشیان تاقیب بکەنەوە، هێزی خۆشیان بدەنەوە، بەداخەوە دنیایان لە بەرامبەر ئەوەرەوەی کە ڕئیسی سازمانی مللی متحد لە سخەنڕانی کردنەوەی ئەمجاری ڕەهبەرانی دنیا لە نەتەوە یەکگرتووەکان باسی کرد، دنیا لەبەر هەڵدێرێک هەیە، ها کاتزانیت چەکی ناوەکی و زۆشتی تریش بەکار هات. ئەمە بەو ڕفتارانەی وا ئێستا ئەکرێت چ لە ناوچەوە چ لە ئاسی نێودەوڵەتی خەتەری ئەوەی کە شەڕێکی جیهانی یا شەڕێکی ماڵوێرانکەر لە دنیا ڕووبدا وەکو معادڵەیە حەساوە کرێوە، پێشبینیە کرێ کە شتێکی وا بێتە پێشەوە بۆ خۆی وەختی قسەی وا ئاکات معنایەوەیە کە شتێکی وا لە ئارادایە. هەر لەم بابەتەوە ئەگەر بین چاو لە موقعی مەسەلەکە بکەین، ئەبێ بابزانین خەڵکی ئەو ناوچە لە چ شەرایەتێکن. خەڵک لە وەزیەتێکی خراپن، چ لە وڵاتی ئێران چ لە تورکیا، لە بەقی شوێنەکانی تری شەرۆتر. ئەو هەموو پوڵە کە ئەدرێ بە ئەسلحە و بە کڕینی چەکهای ئەو ڕۆیی و مدرن و دیارەهای بێفڕەکەوان و زۆر شتی لەم بابەتە، ئەو بەجێگەی ئەو پۆڵە خەرجی ژیانی ئاسایی خەڵک بکرێت، خەرجی ئەوە کرێت کە بەرامبەر بە ئەو تەوازنی قوایە هاوسەنگی هێز لە منتقا بەکاری بێنن بۆ خۆیان بەهێزتر بکەن لە بەرامبەر یەکترە. زۆر جاریش ئەبێ ڕێگەیەک پەیدا بکەن بۆ تاقیکردنەوەی ئەو چەکانە. ئەمریکا زۆر جار هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی زۆر لە چەکەکانی هەر بەو شێوە تاقی کردەوە، و ئەوەی لە ئەمری واقعا بینی لە هەموو چەکێکەوە، لە چکی فسفۆریەوە بگرە هەتاکو و چەکەکانی تری لەو ناوچەیە تاقی کردەوە بەڕاستی، و خەڵک بوونە قوربانی، خەڵک بوون بە شوێنێ بۆ تاقیکردنەوەی ئەم چەکانەوە، ژیانیان لەدەستدا بۆ ئەوان بزانن بیسەلمێنن کە چەکەکانیان چاک دروست بۆ یان نا. طبعاً وڵاتانەی ناوچێش هەر بەو شێوە ڕەفتارەکەن. ئەوەی وا ئێستا لە ئێمەن ڕووەدات، ئەوەی وا لە لوبنان ڕووەدات، ئەوەی کە ئەو خەڵکە هێشتا ئاسایش و ئەمنیەتیان بەخۆیان و نەبینیوە، ئەوەی وا لە عێراق ڕووەدا دوای زیاتر لە 20 ساڵ، زیاتر لە 30 ساڵ بەڕاستی هەچێ بۆ 30 ساڵ ئەو وڵاتی ئێستش ئاسایش و ئەمنیەتی بەخۆیەوە نەبینیوە. زۆر جار پرسیاری دوا دێتە پێش دەی و خەڵکە بۆ ئاعتراز ناکەن. بەڕاستی خەڵک گەیشتووەتە لە توانایان دەرچووە، خەڵک ئاعتراز دەکەن، بەڵام چۆن لەگەڵیان هەڵس و کەوت کراوە. لە عێراق بینیمان هەتاکو ماوەیەکی هێزگار دوور و درێژ لەمایانی تەحریر
لە مەیانی ئازادی لە بەغا شەو ڕۆژ لەوێ لە کۆبوونەوە و لە ئەحترازا بوون لە شارەکانی جنوبی شەروەتر. بەڵام وەختێ چاویان لێ کرد بۆ ئەوەی هێزێک نییە، بۆ ئەوەی یەکگرتوونین، بۆ ئەوەی هێزێک نییە کە بتوانێ ئەمانە یەک بخات و ڕابەریان بکاوە ئاعترازەکانیان بباتە پێشەوە، بە شکستەکانیان دەرسوە بگرێەوە لە بەرامبەر هەر شکستێکا سەرکەوتنێک هەوڵ بدا سەرکەوتنێک بەدەستبێنێ. بەداخەوە شتیوا لەم وڵاتانە زۆر کەمە و نەبووە بە هێزێکی سەرەکی، هێزێکی قەوی. نمونەی ئێرانیش هەروایە. لە ئێران ڕۆژانە ئاعترازاتی کرێکاری، جەماوەری، ئەو ماوەیە ئێمە شایەدی ئاعترازاتی معلمان بووین ئەتوانم بڵم لە هەموو شارەکانی ئێران. لە کوردستانیش معلمان هاتنە سەر شەقام و داوای مافەکانی خۆیانیان کرد. معنایەوە نییە کە ئاعتراز نییە، خەڵک ناڕازین، خەڵک معتەرزن، بەڵام هێزی یەکگرتو نییە. ئەگەر بێتە باری مقایسەکردن، خەڵک لە بەرامبەر قودرەتەکانە وا لەسەر قودرەتن وڵا دەوڵەتەکانە ئەوان یەکگرتوون، ئەوان هەموو کێشەکانی ناوخۆیان ئەولاوە بۆ بتوانن بیانەوێ خەڵک خەباتی خەڵک سەرکوب بکەن، بیخەوێنن. بەڵام لە لایەکی ترۆ خەڵک لەو وەزیەتانیە کە بتوانێت بەم شێوەیە لە بەرامبەر دوشمنە بە بەرنامە یەکگرتو و هەموو چین و توێژەکان بە هاواهەنگی بێنە پێشەوە. لە وڵاتانی تر ئێمە ئەوە ئەبینین، بەڵام لەوێش تەبعەن کێشەهایەکەیە کە جارێ مەجای ئەو بەرنامە نیە، بەڵام مەبەستمەوەیە کە ئێمە ئەم وەزیەتە بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بینین و پێویستی بەوەیە کە خەباتێکی جەماوەری لە هەموو شوێنەکان و هاواهەنگ بێت. یعنی ئەگەر ئێمە ئەبینین لە هەفتەپە یاکو لە کرێکارانی پەیمانکاری نەوت دەست ئەدەنە مانگرتن و ئاعتراز، ئەبێ ئەوە پشتیوانی جەماوەری لە ئاسی لە شوێنەکانی تریشەوە بەدواوە بێ، ئەبێ بەشەکانی تری کرێکاریش بۆ ئەوەی کە ئەم خەباتە بەردەوام بێنە سەرخەت وە دفاعیان لێ بکەن. تەبعەن ئەمە بە ئیرادەی ئێمە نییە، خەڵک بۆ خۆیان تشخیصێدەن، بەڵام ئەوە ثابت کراوە. ئێمە ئەوە لە ڕووی ئەوەی کە فقط ئارەزومانە باسی ناکەین، ئەزانین کە هێزی یەکگرتوو بووە توانیوێتی سەر بکەوێ، هێزی یەکگرتوو بۆ توانیەتی دوژمن بە چۆک بێنێ، هێزی یەکگرتوو بۆ کە توانیەتی دیکتاتۆرهای 30 ساڵە 40 ساڵە بڕوخێنێت و تەجروبە کراوە. هەر نمونەی ئەوەی وا بەناوی بەهاری عەرەبیە ناسرێت نمونەیەکی ڕۆشنە لەوەی کە چۆن توانیان ئەو دەوڵەتە ئیقتیدارە دیکتاتۆرانەی کە بینی 40 ساڵ لەسەر حکم بوون لە ماوەیەکی زۆر کورتا بڕوخن. بوونەکەی ئیمکان پەزیرە، بەڵام ئەبێ هەر حرەکەتێ داهاتۆکەیشی تەنزیم بکرێت، ئەبێ هەر حرەکەتێ بە بەرنامەوە بێت، ئەبێ بزانین کە ئەگەر دینە سەر شەقام و ئاعترازەکەین بزانین دوا ڕۆژەکەی ئەبێ بەچی، نەتیجەکەی ئەبێ بەچی. بۆنەوە بینەرێ وتویەتی کە بەرنامەکان باش دێ، بەڵام ئەوەی وا لە ڕێگەی ئەم بۆکسانەوە یا بە شێوەیە بۆکسانە بڵاوە بێتەوە هەر بەرنامە کۆنەکەیە. بڵێ وایە بەرنامە کۆنەکەیە تا ماوەیەک ئەو بەرنامە کۆنە ئەچێت و ئێمە هەوڵە دەین کە داهاتووە ئەو بەرنامەی تر ئەپچڕێت و هەوڵە دەین کە بەرنامەکانی HD هەر لە ڕێگەیەوە بەو شێوەیش بڵاو بێتەوە و ئێوە بتوانن بینەری بن. مەسەلەکە باسی مەسەلەی وەزعیەتی ئێستەی ئەو شەڕێوە خەریکە بەرەو شەڕێکی ماڵوێرانکەر لە سنووری ئازەربایجان و لە سنووری ئەرمەنستان لەگەڵ ئێران بەڕێوە ئەچێت، ئەوە لەسەرەوە باسمان نەکرد. من ڕسمێکم هەیە، پێم خۆشە پێتانی پیشانی بدەم، تەبعەن هەتمەن ئێوەش بۆ خۆتان بینیوتانە.
ئەویش ئەوەیە کە تقریبەن شوێنەکە ئاوایە ئەگەر چاوی لێ بکەن لەسەر شاشەی تلویزیۆنەکانتان چاوی لێ بکەن ئەو مەرزەی وە لە ئەرمەنستانەوە لە بینی ئازەربایجانەوە لەو شوێنەوە تقریبان بەشی کێکەوێتە سەر مەرزی ئازەربایجان جاوەختە دێتە ناو ئێران و ئەوە ئێران هەم ئەرمەنستان هەم ئێران شتەکانیان لەو ڕێگەوە هاورداکەن یاک و ئەینێرن بۆ یەکتر دیارە لەو بەشەی وا نزیکی سنووری ئازەربایجانەوە لە شەڕەکانی ئەخیری ئازەربایجان و ئەرمەنستان کەوتە دەست ئازەربایجان لەوێ ئازەربایجان بۆ خۆی هینی داناوە لەوێ ئازەربایجان کۆنتترۆلی داناوەوە بەنەوعی خەریکە بازەسێنێت لەو کامیۆندارانەی کە لەو ڕێگەوە خەریکن هاتوچووەکەن و ئەمە وردە وردە خەریکە گرژی و ئاڵۆزی دروستەکات لە بینی هێزەکانی ئازەربایجان و ئێران هیوادارین ئەوە نەبێ بە شتەیەکە خەڵک دیسان ببن بە قوربانی ئێمە دژی هەر چەشنە شەڕێکین ئەو شەڕانە شەڕی خەڵک نییە ئەو شەڕانە بە قازانجی خەڵک نییە بەڵکو ئەو شەڕانە بە زەرەری خەڵکە و ئەوەی وا ئەنێردرێ بۆ شەڕ ئەوەی وا بەشداریکە لەو شەڕا هیچ قازانجێکی تیا ناکات بەڕاستی ئەوانە فقەتە بنە قوربانی ئەوەی وا قازانجی تیاکە دەوڵەتمەنددارانی ئەو وڵاتن خەریکن کە لەم بابەتەوە مناڵی خەڵک ڕۆڵەی خەڵک ئەدەن بە کوشت ئازیزان بڕگەیەکی ترم بۆ هەڵبژاردوون لە رابطە لەگەڵ مەسەلەی هەڕەشەی کۆماری ئیسلامی بۆ ئەحزابی سیاسی کە ئێستا لەسەر لە باشووری کوردستان نیشتەجێ بوون کۆماری ئیسلامی ماوەیە کە بە بەهێنانی هێز لەسەر سنووری ئێران و عێراق هەوڵی داوە کە هەڕەشە بکاتە سەرەوە هێزانەی کە لەوێ نیشتەجێن و فشاری خستۆتە سەر حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراق کە ئەو هێزانە بۆیان نییە لە ناو ئەو شوێنانە بن و ئەبێ دەربکرێن طبعاً کۆماری ئیسلامی ناتوانێت سەرکەوتوو بێت و ئەمە خەیاڵێکی خاوە بەڕاستی وەشتەکەیش تازە نییە کۆماری ئیسلامی لە هەمیشە هێرشی کردوێتە سەر هێزەکانی هەڵسوراو لە کوردستان و لەم بابەتەشەوە هەمیشە شکستی خواردووە 2-3 ساڵ لەوە پێش کاتێ مەقەڕاتی حزبی دموکرات موشکباران کرا بینی کە چۆن لەوێ ئەو مانگتنەگشتیە ڕوویداوە نیشانیدا ئەوە هێزی سیاسی عنی ئەوە هێزی سیاسی بریتی نییە فقط لە چەند هەزار هێزی پێشمەرگە لەسەر سنوورەکان بەڵکو ئەو هێزە نظامیەی کە لەو دەوی سنوورەکانەوە لەوێ جێگیر بوون هێزێکی زۆر بەرینترن لە ئاستی هەموو کوردستان و ئەوانە زۆر جار کاتێک کە بڕیاریان داوە چەند مەورد ئێمە ئەتوانین ئشارە بە مانگرتنە گشتیەکان بکەین و ئەو کاتە پیشان دراوە کە هێز یانی چی و معنایەوەیە کۆماری ئیسلامی بە ناردنی چەند موشک یاک و تۆپباران و خومپارەبارانی ئەم یا ئەو بنکەی هێزەکانی هەڵسوراوی کوردستانی ڕۆژهەڵات لەو دیوی سنوورەوە نەیتوانیوە هیچ سەرکەوتنێ بەدەست بێنە بەڵکو قین و تووڕێی خەڵکی بەرامبەر بەخۆی زیاتر کردووە لەم بابەتەوە پێم خۆشە لەلایەن ئێوەی ئازیزەوە ڕای ئێوە ببیستم ئەوە پرسیار و هەر شتێک بوو پێکەوە لەسەر مەوزوعە قسە بکەین دیسان بە ژمارە تەلێفۆنەکانی 0046 70 26 16 764 ژمارە تەلێفۆنەکە لە شاشەی
تلویزیۆنەکەەوە ئەبینە نەتوانن بەو شێوە پەیوەندیمان پێ بکەن چی بکەین ئێمە پرسیارەکەوەیە چی بکەین بۆ ئەوە ئەم سیاسەتەی کۆماری ئیسلامی پوچەڵ بکەینەوە ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی کۆماری ئیسلامی نەتوانێت بە خۆمپارە باران و تۆپباران و مۆشەکبارانی ناوەندەکانی ئەحزابی کوردی پیوا بێ سەرکەوتنی بەدەستێناوە چارە چییە و چ ڕێگەیەکە بێ هەڵبژێرین ئایا ئەحزابی کوردی ئەحزابێکی جیاوازن لە کۆمەڵگای کوردستان ئەمانە هێزێکی دەرەکین کە هیچ پەیوەندێکیان بە خەڵکەوە نییە یاکو ئەو هێزن کە ڕیشیان لە ناو کۆمەڵگا هەیە کۆماری ئیسلامیش ئەوە زۆر چاک ئەزانێت کە ناتوانێت بە تۆپباران و خۆمپارە باران و کوشتنی ڕۆڵەکان ئەگەریش توانی بێتی کارێکی وا بکە ئەو هێزانە لە بین بێت بۆ ئەوەی ئەو هێزانە بنەمای ئەسڵیان لە ناو کۆمەڵگایە و هەر بەو شێوەیەش سەرکەوتون و هەتا ئێستەیش کۆماری ئیسلامی لەو ترسە شەو ڕۆژ خەوی نییە هێزەکانیان خەویان لێ ناکەوێت لە ترسی ئەو هێزانە بۆ خۆشیان ئەزانن کە ئەوە لە ماوەی ئەو چەند ساڵە کە هەموو ناوچە ئازادکراوەکانی گرتەوە و هێزەکان بەپێی مەسلحەت بۆ پاراستنی خەڵک و بەپێی تاکتیکی کە هەڵیان بژاردبوو چوونە ئەو دیوی سنوورەکانەوە بەڵام ئەزانێ ئەو خەباتە لە ناو کۆمەڵگا هەر بەردەوامە بینەرێکی خۆشەویست بە فارسی نووسیوێتی بۆتانی خوێنمەوە سەلام بێ شماوە بێ بینەندەگانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دەرکوردستان ئەحزابێ دموکرات و کۆمەڵە دوزرایانی کۆمەڵە با هەم در یک ستاد مشترک با هم همکاری میکنند شما چرا با این جریانات در همکاری نیستید ئێمە لە هەموو ئەو شتانەوە ڕووی داوە ینی ئەگەر چاوی لێ بکەین لە هەموو ئەو سەرکەوتناناوە بووە بەڕاستی لە ئاسی کوردستانە چە مانگرتنە گشتیەکان و زۆر شتی تریش هیچ وەخت خۆمانمان جیا نەکردوێتەوە و هەمیشە بەشێک بووین لەو هێزانە و یەکدەنگ لەگەڵیان بووین ئەگەرچی لە ناوەندی هەوکاریەکان نین بەڵام هیچ وەخت ئەوە نەبووە بەڕێگرێ بۆ ئەوە ئێمە هەوکاریان نەکەین ئێمە هەمیشە لە پەیوەندی چڕوپڕ بووین لەگەڵیانە بۆ هەر بۆ شێوە توانیمانە هاوەهەنگیەکی باش لەگەڵەوە هێزانە بە وجود بێرین و توانیشوانە سابتی بکەین کە لەسەر جریانی ئێمە حسا بکرێ بۆ ئەوەی بۆ هەر شتێکە ڕوو بدات هەواهەنگی و هاوکاری پێکەوە بکەین و ئەو ناوەندە تەبعەن ناوەندێکی هەوکاریە لە بینی ئەو هێزانە ئێمە ئەومان هەڵ نەبژاردووە بەڵام هەروەک باسم کرد ئێمە لەگەڵ ئەو ناوەندە پێکەوە زۆر جار هەوکاریمان کردووە نەخشەی هاوبەشمان ڕشتووە و نەتیجەکانیشتان بینیوە لە مانگرتنەکان و لە زۆر شتی تریش زۆر جاریش ئێمە یەکدەنگ پێکەوە نەک بە جیاواز هەر لەگەڵ ئەو هێزانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتمان بووە هۆڵمان داوە وەکو یەک ڕادەر ببڕین و بە یەکدەنگ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیوەندیا بین و لەو بابەتەوەشەوە هاوکاریمان کردووە تەبعەن نێوانی یا علاقاتی بینی هێزەکانی کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵات و بەقیە شوێنەکانی تری کوردستانیش مێژینەیەکی هەیەەوە ئەم مێژووە ئەگەڕێتەوە بۆ خەباتێکی دوور و درێژ لە کوردستان خەڵکی کورد هەر لە زۆر دەمێکەیە هەستی بەوە کردووە کە هیچێک لەم دەوڵەتانە بە قازانجی خەڵکی کورد هیچ کارێک ناکەن و ئەگەر
شتێک لە ئارادایە ئەوە طبعاً لە دەرەجەی ئەوەڵا خەتەرێکە بۆ هەموو ئەو دەستکەوتانەوە لە کوردستان بەدەساتوە. ئەگەر هەرێمی کوردستان وەکو دەستکەوتێک چاوی لێ بکەین، ئەگەر هەرێمی کوردستان لە چاو هەموو عێراق وەکو شوێنێکی تا ئەندازەیەک زۆر ئاسایش و ئەمنیەت چاو لێ بکەین، طبعاً ئەوە بە حکوومەتی عێراق چاوی ناتوانێت شتی ئاوا ببینێەوە پێی خۆش نییە شتێکی وا ڕوو بدات بۆ ئەوەی کە بۆ ئەوەی ئەو هێزە قەوی بێت، کوردستان قەوی بێ، کوردستان شوێنێکی ئازاد بێ، بەشێکی زۆر لە خەڵکی جنوب و شوێنەکانی عێراق ڕووەکە ناوێ و ئەمە بەنەوعێک فەزایەکی دژ بە حکوومەتی ناوەندی لە عێراقا بە وجود دێنێت. تۆ چاوی لێ بکە لە هاوینە چەندێ لە گەردشگەران ئەچنە بەشە شوێنە جوانەکانی کوردستانی عێراق وە لەوێ سەیاحەتەکەن. ئەمە لەلایەک و ئەکرێ بڵێن ئەمە سەیاحەتە و ئاوە بۆ شێوە چاو لە قەزیەکە بکەین، بەڵام هەر کام لەمانە لەگەڵ خۆیان تۆز کۆڵێک تەجروبە کۆڵێک شتی جوان لەگەڵ خۆیانە بنەوە بۆ ئەو شوێنە وەختی ئەگەڕنەوە باسی ئەوە زیێتاکەنوا لە کوردستان هەیە. خۆب طبعاً ئەمە حکوومەتی عێراق چاوی بەرایی نایەت کە کوردستان ئەمین بێت و خەڵک بەنەوعێک تەوەقعاتیان بەنسبەت خەڵکی عێراق بچێتە سەرەوە. بۆیە هەمیشە لە هەوڵی وایە ئەو شرایەتە پشێوێنێت. جاری وایە بەنەدانی حقوقی کارمەندان و خەڵک لە کوردستان بەر بەم شتاگرێت ڕێگان لێگرەیە یا زۆر جار بە هاواهەنگی کراوە لە کاتی مەسەلەی ڕفراندۆمە و کاتە مەسەلەی ڕفراندۆم ڕاگەیاندرا تۆ سای لێ بکە بزانە چۆن تورکیە و ئێران و عێراق هەواهەنگ هەمویان وەکو ئەوەی تفیان کرد بێتە دەمیەک ئاوا لە بەرامبەر کوردستانە هەڵوێستیان گرت، خەتی هەوایەکانیان بەست، سروونەکانیان بەست، ڕێگەی گومرکی و ڕێگەی هاتوچووی کامیۆنەکان لە دەواازەکانیان بەست. هەموو ئەمانەیان کرد بۆ ئەوەی پیشان بدەن کە ئەوە ئەمانن ئێستا هەر خەریکن بڕیارەدەن. لەم مەسەلەی ئەخیرێشا کە ناوەندەکانی پێشمەرگە لەسەر سنوورەکان و لە خاکی کوردستانی هەرێمی کوردستان کەوتونەتە بەر ئامانجی هێزەکانی تورکیە و هێزەکانی ئێران هەر ئەوەیە ئەو شتە ئامانجەکە ئەو ئاسایشەی وا لە حکوومەتی هەرێمی کوردستانە پشێوێت، شرایەتی حکوومەتی کوردستان بکەوێتە شرایەتێکی ناخۆش و خەڵک لە کوردستان پیان وابێ ئەوە خەتای هێزە سیاسیەکانی کوردیە لەوێن. زۆر جار تورکیا هەوڵی داوە بەوەی کە بڵێت با پێکاکا لەسەر لە قەندیل نەمێنێ ئێمە ئەڕۆین، بەڵام ئەوە خەیاڵی خاوە. ئەوەی وا لە بیر و باوەڕی حکوومەتی ئاکپارتیایە ئەوی شەوەیە کە چاوی بەرایی کوردستان نادات. ئەسڵەن کەلیمەی کوردستان ئەوان بە ڕەسمیەت ناناسن. بارها پێشاتووە کە گەردشگەرانێک کە چوون بۆوێ ماوەیەک لەوە پێش جەماعەتێکە لە کوردستانی باشوورەوە چ بوون بۆ سەیاحەت بۆ دەوروبەری وان شوێنێکی ئاوا لەوێ کەونە بەر هێرشی جەماعەتێک لە ڕەگەزپەرستەکانی تورکی بۆ ئەوەی لەوێ ئەمانە ئاڵای کوردستانیان پێبوو و کەونە بەر هێرش لەوێ زۆر بێحورمەتیان پێەکەن، کوتەکاریانەکەن و هەموو شتەکە ئەوەیە نانێ ئەسەن کەلیمەی کورد بەکاربەرن بۆ ئەوە هەمویان هاودەنگن و ئەوەیشی وا ئێستا خەریکە ڕووەدا بەڕاستی ناڕاستەوخۆ هەدەفەکە هەرێمی کوردستانە. ئەوە دیارە ئەحزابی کوردی ئەڵێن ئەوە ئەحزابی کوردستانی ئێران لەو ناوچەوەن و ئەوە ئەمنیەت و ئاسایشی سنوورەکانیان شێواندووە، دیارە ئەم بەم بەهانەوە ئەواڵێن، بەڵام هەدەف بە تۆری واقعی هەرێمی کوردستانە. ئەبێت چی بکرێت بۆ ئەوە
طبعا ئێمە تەجروبەمان هەیە، زۆر جار تەجروبەمان هەیە کە لە کوردستانی ئێران ئەگە سەرکەوتنێ لە کوردستانی عێراق بەدەست هاتووە، خەڵک هاتوونەتە سەر شەقام و خۆشییان کردو و جەژنوشاییان کردووە. ئەگەر ئاوارەیەک ڕوویداوە بەهۆی شەڕەوە، بەهۆی هەر شتێک و نەهامەتیەکە و کە هاتووەتە پێشەوە، خەڵکی کوردستان بە یارمەتی یەکترەوە هاتوون، ماڵ و حاڵیان کردووە بە جێگەی ئەو خەڵکە ئاوارە و یارمەتیان داون تا ئەو کاتەی گەڕاونەتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. ئەمە هەموو لایە کردوویەتی. ئەمە لە کاتی کۆسڕەوەکەی ساڵی 91 کوردستانی تورکیا بەشێکی زۆر لە ئاوارەکانی کوردستانی عێراقیان وەکو میوان لە لای خۆیان ڕاگرت، هەروەها لەسەر سنوورەکانی بینی ئێران و عێراقیش لە بەشی ڕۆژهەڵاتیش خەڵکی کوردستان بەرەو پیری ئەو خەڵکە ئاوارە چوون کە لیان قەوما بوو. لە ساڵی 95ەوە چاوی لێ لە ساڵی 75ەوە چاوی لێ بکە ببورن 75ەوە چاوی لێ بکە هەتاکو ئێستا ئەگەر ئاوارەیە هاتوۆتە پێشەوەگە خەڵک دەربەدەر بوون، هەمیشە بەهانی یەکترینەوە هاتوین یارمەتیان داون و ئەوە ئەو پەیوەندیە بە هیچ وەز نەپچڕاوە و نایش بچڕێت. ینی کۆماری ئیسلامی ئەتوانێت ئەو پەیوەندیەی خەڵکی کوردستانی باشوور و بەقی شوێنەکانی کوردستان بە بچڕێنێ، نە تورکیە توانیوێتی وەنە عێراقی شەتوانێت، نە سووریەش توانێتی. بەشێکی زۆر لە هێزەکانی بەشەکانی کوردستان کاتێکە لە داعش هێرشێکردە سەر ئەو بەشە لە کوردستانی ڕۆژاوا، خەڵک بەشێکی زۆر پێشمەرگە و هێز چوون بۆ پشتیوانیکردن لە پێشمەرگەکان و هێزەکانی ڕۆژاوا و توانیان بەیەکەوە ئەو سەرکەوتنە مسۆگەر بکەن. و لەم لایشەوە هەروە بوو بەشێکی زۆر لە هێزەکانی کوردستان کاتی هێرشکردنە سەری هێزەکانی داعش لە نزیکی هەولێر بە یارمەتی ئەو لایترەوە چوون و کۆمەکیان کردن. ئەمە جوان لە بیرمانە لە بەشی ڕۆژهەڵات ساڵی دوای ڕووخاندنی حکوومەتی پەهلەوی بەشێکی زۆر لە هێزەکانی باشوور وەکو هێزی پشتیوان هاتن و یارمەتی هێزی پێشمەرگیاندا مەشق و ڕێخستنیان فێرکردن و دەرسی نظامیان پێدان و بە تۆری واقعی بەشێک لە هێزی پێشمەرگە لەو ڕێگەوە توانی بە هێز بێ لە ڕێگەی ئەو هێزانەوە کە هاتن بۆ یارمەتی. معنای ئەوەیە ئەمە لە داهاتووشە هەر بەردەوامە بێ و هیچ هێرشێکی یا هەڕەشەیەکی ئەم یا ئەو دەوڵەت ناتوانێت ئەو پەیوەندی بچڕێنێت. مەسەلەکە فقط شەڕەکەش نییە، مەسەلەکە فقط ئاوارەیی نییە، بەشێکی زۆر لە تاریخ و لە مێژووی ئەم بەش مێژووی ئەو لایشە، هونەری ئەم بەش هونەری ئەو لایشە و شعری ئەم لا شاعری ئەم لا و شاعری ئەو لایشە و ئەوە هیچ وەخت سنووردار نەبووە. بەشێکی هەرە زۆر لە خەڵک شێرکۆ بێکەس قانع یا گۆران هەموو ئەوانە بە شاعری خۆیان نەزانن لەم لایشەوە هەروە گۆرانی بێژەکانی وەکو حەسەن زیرەک و نازام زۆرێکی تر هیچ سنوورێکیان بۆ نەبووە، ئەوانە گۆرانی بێژی ئەو دیویش بوون. ئەنی پەیوەندیەکی چروپەڕی فەرهەنگی، کولتوری، سیاسی و مێژوویی لە بینی هەموو ئەو بەشانەی کوردستانە هەیە کە بە هێرش و بە هەڕەشەی ئەم بەشیا ئەو بەش هیچ وەخت ناتوانین بڵێن مەتەرفیدارە و ئەیپچڕێنێت و ئەوە ثابت کراوە و ئەوانیش خۆیان ئەوە زۆر چاکەزانن کە ناتوانن بەم شێوەیە ڕەفتار بکەن. طبعا ماوەیەک دێن و نمایشێکی هێزە دێنوانە، بەڵام ئەوە ناتوانێت بەردەوام بێت و مەسەلەکەش فقط ئەوە نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان چ
سیاسەتێکی ئەگرێتە بەر، بەڵکو بە تۆری واقعیەوە خەڵکی کوردستانی باشوورە ئەبێ لەم بارەوە هەڵوێست بگرن. ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بڵێ من ڕابتەیەکی دیپلۆماتیکم هەیە و شتی وا بڵێت، بەڵام خەڵکی کوردستانی باشوور یەکدەنگ ئەبێ پشتیوانی بکەن لەوەی هێزانەی وا لەوێن، چونکی کاتی خۆیان هێزانەی یارمەتیان داون، کاتی خۆی بەدەمیانەوە هاتوون لە شاڵاوەکەی ئەنفالە هەموو ئەم مەقەڕانەی ئەم هێزانە بەتایبەت من لەبیرم دێ کۆمەڵە هەموو مەقەڕاتەکەی شوێنی حەسانەوەی ئەمفالکراوان بوو و لەوێ تێر و تەسەرەکران و کە وەختێ پوختە و تێرەکران ئیدامەیانەدا تا ئەو کاتە لەو ناوچانەوە زەمانی سەددام کەوتوو بەرهێرش خۆیان بپارێزن. بەشێکی زۆر لەوانەی وە بەهۆی چەکی کیمیایی ئەو کاتە برینار ببوون، ئێمە یارمەتیماندان. هێزە سیاسیەکان هەروە توانیان لە لای ئێمە خۆیان تێر و تەسەر بکەن. ئەوە مێژوو ئەوەی سابت کردو شتێکی شاراوە نییە و هەموو کەسەوە زۆر چاکەزانێ و لە داهاتوو شاشتی و هەر دێتە پێشەوە. هەر لەو زەرگوێزەی پەنای سلێمانی کاتی خۆی چەند دەواجین کرا بە شوێنی حەسانەوەی ئاوارەکانی کەرکووک و ئەو ناوچەکە ئاوارە بوون لە هێرشی حکوومەتی سەددام، چۆن تێر و تەسەرکران هەتا توانیان خۆیان بگەنە پێنجوێن و ناوچە سەرسنووریەکان. بەدەیان کەس لە هاوڕێیانی ئێمە مناڵانی بێدایک و باوکیان مەسئولێتیان بەوە دەگرتن هەتاکو و دایک و باوکی خۆیانیان بینیەوە. ئەوە زۆر شتی وا هەیە. ئەو مێژووە لە زار بەزار لەم نەسڵەوە بۆ ئەو نەسڵ چووەتەوە واگەر گەنجێک ئەوەی نەبینی بێ حتمما دایک و باوکی بۆی باسەکەن کە چۆن ئێمە بە هانا یەکتریەوە هاتین، چۆن یارمەتی یەکترینمان داوە، چۆن توانیمان پشتیوانی بکەین لە یەک، چۆن هەمیشە ئەم بەشمان کردووە بە پاڵپشت بۆ خۆمان، کردومانە بە پشتی جبهە بۆ خۆمان، کردومانە بە شوێنێتیا بحەسینەوە، کردومانە بە شوێنێک کە برینارەکانمان لەوێ برینەکاریان ساڕێژ بکەن، کردومانە بە شوێنێک کە لەوێ هێزی تازە وەربگرین بۆ ئەو بەرامبەر بە دوشمنمان ڕاوەستین. هەمومان ئەو کارەمان کردووە و سەرکەوتوویش هاتوینێتە بەرەوە و من دڵنیام ئەم جارێش هەر سەرکەوتووە بین و ئەوەی وا لەم بینە زەرەرمەند دەبێت و شکست ئێنێ ئەو دەوڵەتانن کە ڕۆژانە خەریکن ژیانی خەڵکیان بە بارمتە گرتووە و خەریکن بەوە زەختە خەنە سەر خەڵک. ژیانی خەڵکیان لە کوردستانی باشوور بە بارمتە گرتووە بە نەدانی موچە و حقوقی کارمەندان و زۆر شتی تر یانەوێ بە چۆکیاندا بێن، بەڵام قەت بە چۆکدا نەهاتوون. بۆ ئەو خەڵکە پارە و ژیان وەکو چڵکی دەسوا بووە، ئیشیان کردووە دەستیان پیس بووە کە دەستیان شۆردووە پیسی دەستیان ڕۆیشتووە، بەڵام دیسان دەستیان کردوێتەوە بە ئیش، دیسان لە بیدایەتەوە دەستیان پێکردوێتەوە. ئەو خەڵکە لەگەڵەوە ڕاهاتوون و بەوانە هیچ وەخت شکست ناخۆن و یەکگرتوو ئەبن. ئێمە پاڵپشتی یەکە بین و هیوادارین ئەم سیاسەتەی ئەخیری کۆماری ئیسلامی کە هێرشە کاتە سەر هێرشی کردوێتە سەر هێزەکان لە سەر سنوورەکان و لە بارگاکانی هێزەکانی هەڵسوڕا و لە کوردستانی ڕۆژهەڵات شکست بێنێت و نەتوانێت سەرکەوتوو بێ و بەدڵنیاییەوە سەرکەوتوو نابێت. ئازیزان، من کاتم زۆر نەماوە، هیوادارم هاوڕێیانم ئامادە بن بۆ ئەوەی تا کۆتایی بەرنامە یارمەتی من بکەن و کلیپدا بن و دیارە من زۆر سرم ئێشان و ئێوەش حتمما احتیاجتان بە حەسانەوەیەک هەیە. هیوادارم بتوانم لە بەرنامەی ئایندەدا لە خزمەتان بین بۆ پێشکەشکردنی بەرنامەی زۆر باشتر بە یارمەتی ئێوە ئەتوانن بەرنامەکانمان ڕازاوە بکەن و من دڵنیام لەوە، بەڕاستی دڵنیام کە ئێوە ئەتوانن ببن بە هێزێکی باش بۆ پێشکەشکردنی بەرنامەکانی ئێمە.
تەلەفۆنەکانتان دووربینەکانتان راپۆرتەکانتان بۆ ئێمە ئەتوانێت ببێ بەوەی کە دەنگی ئێوە بگەێنین بە خەڵکانی تر بە دنیای بگەێنین و ئەو ئەرکێکە لە سەرشانی ئێمە حتمما ئەو کاراکەین داوای سات و کاتێکی خۆشت و تعتیلاتێکی خۆشتان بۆکەم ئازیزان تاکو بەرنامەیەکی تری ڕاوێژ کاتێکی خۆش